ئێستا خەڵکێڵێ مناڵە گوناحە هەڵی مەسێنە بۆ ڕۆژوو بگرێت بۆ نوێژی بەیانیان گوناحە هەڵی مەسێنە ئەی بۆی نێری بۆ ڕەوزە ئەی بۆی نێری بۆ پارکەکان ئەی بۆی نێری بۆ دەورەکان ئەی بۆ ئەوە بۆ گوناح نییە ئەی بۆ ئەیبەی بۆ پارک پارەی بۆ ئەدەی ئەیبەی بۆ سەر سیروان ئەیبەی بۆ حەدیقە ئەو هەموو شتەی بۆ سێنی ئەیبەی نێری بۆ تۆپان ئەی بۆ مناڵەکە لە هەشتی بەیانی نێری بۆ چواری ئێوارە ئەی دەست کەسانێکەوە کە نازانی چۆن پەروەردەیەکات ئەی بۆ ناینێری بۆ مزگەوت ئەی بۆ نوێژی بەیانی هەڵی ناسێنی ئەگەر دەوام سەعات شەشی بەیانی بێ مناڵەکە نانێری بۆ مەدرسە بەرەوەڵا بەر لە دەوامەی نێرێت بەڵام بۆ قورئانی ساتە مناڵەکەی لە سەعات نۆیش دێ سێرەکەی لە 9:15 تێ لە 9:30 تێ 4 ڕۆژ تێ دوای وازە هێنێ لە ئێمە لە 10 مانگەوە دەستمان پێ کردووە ئەو لە 18 مانگەی نێرێت ئەی بۆ مەدرسە بۆ وا ناکەی ئەی بۆ گرنگی بە دینی مناڵەکەت نادەی ئەی بۆ مناڵەکەت پەروەردە ناکەی لەسەر نوێژکردن ڕۆژوگرتن قورئان خوێندن ڕووکردن لە مزگەوت ئەمە کەم تەرخەمیە لە موسڵمانان هەیە سێ سەحابەکە مناڵەکانمان وا لێ دەکرد بە ڕۆژوو بن ونذهب إلى المسجد خۆمانە ڕۆیشتین بۆ مزگەوت مناڵەکانیشمان لەگەڵ خۆمانە ئەبرد ئافرەتەکانە هاتن بۆ مزگەوت ناڕۆشتن بۆ بازاڕ ناڕۆشتن بۆ حەفلە ژنی ئەوان ژن بووە بمعنى الكلمة ژنی بە ئەدەب و حشمەت بووە ڕوو لە دین و ڕوو لە تاعەت بوو ئەڕۆیشتین بۆ مزگەوت فنجعل لهم اللعبة من العهن یاریمان بۆ دروستەکردن لە خوری فإذا بكى أحدهم على الطعام ئەگەر یەکێک لەو مناڵە بە ڕۆژوو بوانە بگریایە بۆ خواردن أعطيناه ذلك أو یاریانەمان دەدایە دەستیانەوە تلهيهم حتى يتموا صومهم خوان بوشتانەوە مەشغوڵە کرد تاوەکو ڕۆژوەکان تا ئێوارە بگرن حتى يكون عند الإفطار تا کاتی بەربانگ ئەهات تا کاتی بەربانگ ئەهات مناڵەکانیشیان بە ڕۆژوو بوو بۆی ڕابێن لەسەر ڕۆژوو کرد